بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا باطل باطلا وارزقنا اجتنابه، وقل ربي زدني علما. اللهم إني أسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا، اللهم آمين. خۆشەویستان و ئازیزان و فێرخوازانی بەڕێز، پشتیوان بەخوای گەورە لەوانەیەکی تر لەوانەکانی کتێبی پوختەیەکی بەسوود لە زانستی تەجوید دەینەوە خزمەتتان کە کۆتاوانەمان دەبێت لەم زنجیرە بابەتە بە شێوازێکی نەظەری تیۆری بە شێوازێکی زانستیانە. جا ئێمە لە بابەتەکەمان گەیشتینەوانەی ئاخیری کتابەکە لاپەڕەی کۆتایی کە چەند تێبینی و ملاحەزەک هەیە لەسەر شێوازی خوێندنەوەی چەند ئاەتێک چەند کەلیماتێک لە قورئانی پیرۆز کەوا تایبەتن ئللا تۆ دەبێ بچیتە لای مامۆستایەک فێربی یان ئەوە تا گوێبیست بیت ئللا دەبی بە شێوەیەکی نوتق بە زاراوە لە مامۆستای سەماعی گوێت لەو کەلیمەی بۆی بەڕاستی بخوێنیتەوە بۆ ئەوی فێری بی، نەک ئەوە تەنها لە کتابەکە بخوێنیتەوە فێری بی، چونکە ئەمە بە خوێندنەوە فێر نای، بەڵکو پێویستە گوێت لە سەوتەکە بێ بۆ ئەوی بزانیکەوە ئەم کەلیماتانە چۆن دەخوێندرێتەوە بۆ ئەوەی وەچەندین شێوازی تریشمان هەیە بیخوێنیتەوە. جا بە یارمەتی خوای گەورە لەم وانەیە دەچینە سەر ئەو تێبینی و ملاحەزانەی کەوا لەو کەلیماتانە داهەمە. جا یەکەم تێبینی کەوا باسی کەین ئەویش خوێندنی سوورەتی ئالی عیمرانە. کاتێک کەوا تۆ دەست پێ دەکەی بە خوێندنی ئەم سوورەتە کە ئاەتەکەی ئەو حروفە مقەتەعانەمانێک کە بە ئەلیف و لام میم دەست پێ دەکات، واتە ئەو چاردە پیتانەی کەوا باسمان کردێ لە حرفە مەدیەکان و حرفانێک کەوا لازمن 6 جوڵە درێژ دەکرێتەوە. ئەگەر بچۆ سەر ڤیدیۆەکە دوو ڤیدیۆ پێشتر دەبینی کەوا باسی مەدەکانمان کردێ. جا لێرە دەرێن لە کاتی گەیاندنی ئاەتی یەکەمی سوورەتی ئالی عیمران بە ئاەتی دووەم بە ئاەتی دووەمی الله لا إله إلا هو الحي القيوم چی تەطبیق دەکەی، چۆن دەخوێنیتەوە، چەند شێوازمانەیە لە خوێندنەوەی. دەڵێن کەوا بە دوو شێواز دەخوێندرێتەوە، ئەو شێوازانە بزانین چۆنە. یەکەم بۆ نمونە کاتێکەوە تۆ ئەوانە دەخوێنیتەوە ئەلیف و لام و میم، کەواتە لێرە حرەکەمان بۆ نمونە ئەلیف دواتر کەلیمەی لام چیت کەشمان هەیە میم. ئەلیف مەدی تدانە ئەلیف ئەوە هەر بە تەبیعی خۆی دەخوێنیتەوە چونکە تۆ دەبی بە هەمان پیت بخوێنیتەوە، و هەروە لام ئەو ئەلفەی لامە بۆ نمونە 6 جوڵە درێژ دەکەیتەوە، و یائی میمەکەی دیسان ئەوەش 6 جوڵە درێژ دەکەیتەوە، کەواتە ئەلیف لام میم بەو شێوازەی. کەواتە بەڵام ئەلێرە لەو دوو میمە چەیە؟ ئیدغامەکەیە ها، ئەلێرەش دوو حرەکە دەبینێتەوە لام میم، ئەوە وەکو دووبارەک ببینینە. بەڵام چۆن ئەو دوو ئاەتەی وەسڵ دەکەی دەخوێنیتەوە؟ چ شێوازێکمانە. شێوازی یەکەمیان لە کاتی گەیاندنی ئەو سکوونە میم سکون، الله سکون، کەواتە لێرە دەبێت تۆ چی بکەی؟ دەبێت خۆت ڕزگارکەی لەم حاڵەتەی سکون لە دوای سکون بۆ ئیلتیقاء ساکنیندا لێ ڕوودا. کەواتە لێرە فەتحەچی دەدەینێ میم الله، میمە بە فەتحە میم الله لا إله إلا هو الحي القيوم. ئەو جا ئەلێرە ئەوە فەتحەکەماندا میمە، بەڵام بەچەند شێواز لێرە دەتوانی ئەو یاء ئەو کاتە بە 6 بڕۆی و دەتوانی بە 2 حرەکەش بڕۆی، بە 2 حرەکە و بە 6 حرەکەی لەسەری بپەڕێەوە. یەکەم بە 6 ئەلیف لام میم الله لا إله إلا هو الحي القيوم. ئەوە شێوازی یەکەم بە 6 میم ئەو یاء 6 میم الله. ئەو جارە حاڵەتێکی ترمانێ بە 2 حرەکە دەیخوێنیەوە ئەلیف لام میم الله، کەواتە بۆ 2 حرەکە میم الله. مامۆستا بۆ وەی لێ هات کاکە ئەمە لێرە فەتحەماندایە، کەواتە لێرە بۆ مەدی طەبیعی سکوونەکە نما، بۆ مەدێکی طەبیعی بە 2 حرەکە دەڕۆی میم الله میم الله، نەیکە میم ئەوەش بە 6 وەکو مەدێکی لازم یاخود عارض السکون لێخوێنیتەوە. ئەوە تێبینی یەکەمە لە خوێندنەوەی سوورەتی ئالی عیمران کە ئاەتی
یەکەم و دووەم چۆن بخوێنیتەوە لە کاتی گەیاندن و دەتوانیشی وەجهی سێم ئەوەیە ڕاوەستی کە ئەمە زۆر بەو شێوازی دەخوێنیتەوە ئەلیف لام میم ڕادۆستی هەناسەی وەردەگری دەدەی الله لا إله إلا هو الحي القيوم ئەو شێوازی سێم بوو کە طبیعی خەڵک دەخوێنێتەوە و کاری پێ دەکەن دێنە سەر تێبینیەکی تر ئەوە بە 6 جوڵە بە 2 جوڵە دەیخوێنیتەوە هەروەکو باسم کرد چ 6 جوڵە بێت 2 جوڵە بێت ئەوە تێبینیەکە بوو تێبینیشکەمان هەیە لەسەر کەلیماتێک و لە قورئانی پیرۆزدا ئەذەکەڕینی الله الآن ئەم سێ کەلیمەیە چۆن بخوێنیتەوە و چی تێدا بکرێت بۆ نمونە ئەذەکەڕینی و الآن ئەذەکەڕینی لە سوورەتی ئەنعام کە 2 جار هاتووە لە ئاەتی والله أعلم 143 و 144 سوورەتی ئەنعام لە سوورەتی ئەنعام ئەوەش سوورەتی یونس لە سوورەتی یونسدا هاتیە جا لێرە ئەوە 2 جار هاتیە ئەذەکەڕینی شێوازەکان مازیە یەکەم شێواز پێویستە بۆ نمونە ئیشباع بکەین و تێرکردن تێری بکەین و هەروەها تەسهیلیشمانەیە بە 2 شێوازە دەخوێندرێتەوە تەسهیل واتە ئاسانکردنی هەمزەکەی دۆ دەچینە سەر شێوازەکانی تەطبیقی تەنها کەلیمەی ئەذەکەڕینی تێرکردن مەبەستمان لێرە بەخۆیەوە هەمزەی چی مامۆستا ئەحمەد ئەو هەمزەیە سؤالە ئەذەکەڕینی پرسیار ئیستیفهامی کەواتە هەمزەکمانەیە مەد ئەلفەکمان هەیە ئەوجە دواتر ئەلفولامەکمانەوە ئەلفولامە بۆ نمونە ناخوێنێتەوە کەواتە چی هاتیە شەددە هاتیە ذە سکون ذە حەرەکە ئەذەکەڕینی کەواتە ئێستا لێرە تۆ ئەو ئەلفەتەیە ئەو ئەلفەتەیە چۆن دەخوێنیتەوە لێرە پرسیار و وەڵام ئەذەکەڕینی الله یەکەمیان تێڵکردن تۆ دەتوانی ئەم ئەلفە لەبەر ئەوەی مەدی لازمی کەلیمەیە مەدی لازمە لۆ چکە سکوونی حەقیقی لە پاشی هاتیە دەکرێت بە 6 جوڵە درێژی بکەیتەوە ئەذەکەڕینی تێرکردن ئیشباع تێری بکەیت بە 6 جوڵە بخوێنیتەوە ئەذەکەڕینی بەو شێوازەی و هەروەها ئەو جارە دەتوانی بخوێنیتەوە بە تەسهیل واتە هەمزەی دووەم ئاسانکەی سەهلیکەی ئەذەکەڕینی 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 ئەعجەمی و عەرەبی واتە ناڵێ بیکێ 2 هەمزە یاخود ئەذەکەڕینی نایکێ ئەو هەمزە برێ ئەذەکەڕینی ئەوەش بکێ هەمزە ئەنا ئەوە تەسهیلی دەکەی هەمزەی دووەمە ئاسان دەکەی ئەذەکەڕینی ئەذەکەڕینی دەخوێنیتەوە نەبتە هائیش ئەم هەمزەیە بڵێ ئەذەکەڕینی نەخێر ها نییە برێەوە تۆ شتێکی تەطبیق دەکەی کەچی شتێکی تر تێک دێ ئەوە لێرە غەڵەت دەبی ئەگەر بیکەیە ئەوە مەدێکی لازمە دەتوانی بە 6 جوڵە بخوێنیتەوە ئەذەکەڕینی بە 6 بڕۆی ئەولاترە بە 6 بڕۆی نەکەوەی ئاسانتر کرد و ئاسانتریشە ئالئانە چۆن دەخوێنیتەوە ئالئانە وەقەد عەسەیت لێرە ئالئانە دیسان بە هەمان شێواز ئەو هەمزەی ئیستیفامە دووبارە بخۆی لە قورئانێ ئەو هانووسرایە والله أعلم هەمزەکە لێرێ ئالئانە بەو شێوازێ ئەوەش سکون ئالئانە دەبێت چی بخوێنیتەوە بیکەیە 6 و بیکەیە تەسهیلیشەکەی دەتوانی ئالئانە یاخود ئالئانە وەکو لە مەدەکەی دووبارە باسمان کردێ دەتوانی بە 6 بیخوێنیتەوە الله ياخذ الله
بەشەشی بخوێنیتەوە عینەن بەڵام دووبەها لێرە باسماکرا بەڵام یەکەم لە پێشترە واتە چ لە پێشترە بە تۆ بە 6 حرەکەی بخوێنیتەوە و ئاسانتریشە و ئیسراحەت دانە بەدەو ئەگەرنا لە ڕیوایەتەکان بە چەندی شێوازی تر دەخوێنرێتەوە هەر لەوەشی والله ئەعلەم بە 7 شێوازی هەیە بەس ئالئانە 7 شێواز ئیبدالی تێدا هەیە تەسیلی تێدا هەیە و قەسری تێدا هەیە ئەوانە بۆ شێوازان ئەذەکەرەین یا ئالئانە شێوازەکانی گەلە زۆرە بەڵام لێرە ئەمە ئەوەی بە ڕیوایەتی خۆمان بە 6 بخوێنیتەوە بۆ ئەوەی ڕزگارت بی لەو بابەتە جارە چینە سەر تێبینیەکی تر لە تێبینیەکان کە ئەویش تێکەڵکردنی پیتی با لەگەڵ میم با لەگەڵ میم لۆ تێکەڵی دەکەین ئەگەر بە بیرتان بێتەوە لە ئەواتە لە ئەحکامەکان لە یاساکان لە ئیدغامەکان جۆرەکانی ئیدغام باسمەکرێت با و میم تێڵکێش دەکرێت چونکە هەردووکیان مەخاریجیان یەکە سیفەتیان جیاوازە یا بنەی اركب معنا یا بنەی اركب حرفی بەمان هەیە لە دووی میم هاتیە یا بنەی اركب معنا تۆ لێرە ئیدغامێک دەکەیتەوە لە سوورەتی هود خوای گەورە باسی یا بنەی اركب ئاگاداری ئەو ڕائەش بین ڕا قەڵەو دەکرێت لێرە ها یا بنەی اركب معنا بەعەکە ناخوێنیەوە یەکسەر بتەمیم یا بنەی اركب معنا دوو حرەکە لەسەر میمەکەی بمێنەوە دوو حرەکە یا بنەی اركب معنا بەو شێوازەی باشە تێبینێکی ترمان هەیە لە سوورەتی یوسف لە ئەوانەی پێشوش باسی ئەو تێبینیم کردیە کە لە بابەتی ئیشمام و ڕۆم اختلاس دەکەواتە لەو شەی قالوا یا ئەبانە ما لەکە لا تەئمەننا هەروەکو بەبیرهێنانەوەیەکەوە لە سوورەتی یوسف پێی دەگوترێت لارکردنەوە ئیمالە واتە ئەلفەکەی لار دەکەیەوە لارکردنەوەمان هەیە قالوا يا أبانا ما لك لا تأمنا لرتمان هبو إشمام ما نبو لقر روم تأمنا ولقل تأمنون اختلاس ما هي لرا دتواني زيب كي وحرفي يمان هي لا بسم الله مجريها لا بسم الله مجريها يا مان هي واتاليرا لا قرآن بيروز بو شوازي أجر نسرابي مج أوها مج أو الفليرة أوها اليرا نقطة شغل كرديا يعني تي أما يعني توناي بخوينا بسم الله مجراها مجرى نا دبي تبكي أو ألفا لار بكي توا إمالي بديتي لار كنوا بسم الله مجريها ومرساها بسم الله مجريها آتي تلويك لسورة هود آتي تلويك لسورة هود دەتوانی بەو شێوازەی بخوێنیتەوە بسم الله مجريها مجري مامۆستا خۆ حرفی یێمان لە عەرەبی نییە تۆ چۆن کتەیە هەیتمانیە نیتمان بەڵام لێرە بسم الله مجريها مجريها بۆ ئەوی جوانتر بخوێنیتەوە بەو شێوازەی دەخوێندرێتەوە نەبتە بسم الله مجراها بەڕیوایەتی تری شەیتمان شێوازی تریش دەخوێندرێتەوە بسم الله مجراها ومرساها بۆیە ئاگاداری ئەو پیتەبی ئاەتێکی ترمانەیە لە سوورەتی الروم سوورەتی ڕوم عفون کەلیمەکمان هەیە ضعف لە ڕیوایەتی خۆمان بە دوو شێواز دەخوێندرێتەوە کەلیمەی ضعف دەتوانی هەردوو شێواز بخوێنیتەوە کە کاتێک کە خوای گەورە دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف دیسان ضعف دووبارە بۆ ئەوە یەک ئەوە دوو قوة ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة يخلق ما يشاء أوسك كلمة ضعف ضعفا
هالي رد باسي ودا كم كوا ضعفك معناه لقى ضعفا هردو شواز دكيت ديكي ضمه او فتحه ايرا بك الضمه واتا بك الضمه هردو حالة واتا هرد ضعفك وضعفا هردو بك الضمه دخوين دتو يجي اشكال لقنيه وطبيعيه توم بخوين تو تطبيقي دكين بسم الله الرحمن الرحيم الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة هر سيشي بك الضمة نقلك ها قلتشي بكي قلتشي نكي قلتشي بكي قلتشي أو هناك هر سي كلمة ضعفك بك الضمة واتا لسر ضاك ضعف بوشوازي دتواني بخويني تو و تطبيقي بك اوش تبيني اشكابو لو تبيني يعني كوالا كوتاي كتابك لا بر اخر هنا يتمانو هروكو زانياري شتێکی ترمان هەیە لەوانەیە تۆزێک لە تەڵەبەکان خوێندو بیان بەڵام ئاگاداری بین هەروەکو بە بیرینانە ئەوانەی خوێندیان لەم دوو شێدا تێهەڵکێشکردن ڕوونادا واتە ئیدغامکردن ڕوونادات ناتوانانی ئیدغامی بکەیت کان لە یاسایەکانی نوم لە بیدایەتەکان کەوا باسمان کردیان کاتێک کەوا نونەکە زەنەدارە ئاشکرا دەکرێت بۆ نمونە یاسین والقورآن الحەکیم نون والقەلەمی وما یەسطوڕون باشە مامۆستا ئەمە لە ئیدغامی نونی خینمان کاتێک نونی ساکین یەڕمەلوونەی بەدوو داهات دەبێت تێڵکێشکەین یاسایە بەڵام لێرە تێڵکێشکردن ڕوونادات یاسین بۆ نمونە ئەوە بخوێنەوە یاسین نونی ساکین والقورآن واو هاتیە نون واوی لە دوو بێت چی لێدێ ئیدغام دەبێت بەڵام لێرە ئیدغام ڕوونادات نابی ئیدغامکەین بري ياسين ساكن والقرآن الحكيم أو ياسين أو مدي شش حركة أو زار إدغام يكم كنابتو بكيبو شوازي ياسين والقرآن الحكيم ياسين ها بو شوازي مخوينو بالكو تو بيويستا نونەکە ماچلەکەی ساکینیکەی لەم دوو شوێندا تێڵکێشکردن ڕوونادات ئەوە یەک دووەمیان نون ئەو تۆزێک زەحمەتە مامۆستا نون والقەلەمی نونێکی ساکینمانەیە نون ئەوە واوەکە واوی مەدیە و مەدەکی لازمی حرفیان کەلیمەیە حرفیە نون والقلم وما يسطرون واو لدو هاتيا والقلم كواتل لما مصلا نون ساكين واو بدو به ادغامه بلام ليرا ادغامك اما ادغامك ناكي بلام استا افري لو كسك ادغامك دك كو ادغام ذكري نون والقلم زور زحمته نون والقلم نون والقلم نون بس صوتك هذا غوردري توزيك بون من لنوني ليرا غني ناقص بون بلا مكة لبرأوي قرصة وزحمته وبيوزناكتو إدغام بكي وخوت مانديكي لوكانتك زحمتي تدعى خواي جورش ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر قرآن آسانة بأوكسانة كوا خريكي دبين ملاحظة كي ترمان هي لا كاتي دسبيكرين بوشي الاسم بئس الاسم الفسوق لو آتك وأخوي جورا سورة الحجرات ده هنايتي وبعض ذكا بئس الاسم الفسوق بئس الاسم الفسوق بعد الإيمان آية أو شيء بئس توم بخوينه بتسان شواز ده خوين دريتو كاتك لسري وستاي بئس تون لي ردس بيدا كيتو الاسم لا ما كي سكون كي ياخذ حركه بدينه الاسم دو شواز معناه شوازي يكم الاسم لي كسري لامكي الاسم الفسوق بعد الايمان حالتش كمان الاسم
الاسم الفسوق بعد الإيمان يكم زهم زكي لقل ده الاسم الفسوق الاسم الفسوق بودو شوازي دخوين دريتوا هيت مال الروايات بشوازي كبخوين دريتوا سبول منا بئس إيمان كا لا ورشي بشوازان دخوين دريتوا بلا ما قداري بين أما كاتك اللي ردس بيبكينوا شلون دس بيبكينوا الاسم الفسوق بعد الإيمان يا الاسم الفسوق بعد الإيمان لبروي أو همزانا بوشوازي دخوين دريتوا والله أعلم أوش تبينيه كي تربو لو تبين يعني كوا بيوستا قرآن خوين وأقداري بيت أو تبيني ملاحظانا تبيني ملاحظة كان زور لقرآن بيروز دا بون منا شيء أعجمي وعربي لربون منا دوبارة تسهيل مان هي بخويني توا هروها كلمات كمان كان لدرس كاينتر أماجة ما بيدا وباس ما كده بلام أوانش ما بقرين زاني كوا دوبارة بيلينوا بو أوي استفادة زيادة كان تو اگر طالب علمي دبي للاي ماموستا دانشي تطبيقي بوكي واتا بكرداري بو ماموستاك بو خوينتو بو او هلانا لفظيانا تابتو وبسماعيش فريتون كقرآن بشوازكي هم سماعي هم نسين هاتي لبو ايما اگرتو بري ولا من عربية كم باش بري ولا من دزانم بخوين موا اشكال منيا الحمد لله زور باش زام بلام هندك كلماتيا كاتك وادس بيدكي تو نازانی بە شێوازێک دەست پێ بکەیتەوە و چۆن هاتیە سەحابەکان چۆن ڕیوایەتیان لە بۆ ئێمە کرد ئەوان چۆن خوێندیتیانەوە چۆن لە دەمی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم قورئانە پیرۆزیان وەرگرتیا لە بۆ ئێمەیان نەقل کردیا بۆیە پێویستە بە مامۆستایەکەیە لە لای مامۆستایەک قیرائەی بۆ بخوێنیەوە واتە تۆ بۆ بخوێنیتەوە ئەو هەڵەکانت بۆ ڕاز بکاتەوە و ئەو شتانێکەوە لە مامۆستا وەربگری ئەمە لە کۆتاییدا الحەمدولله کتابەکەش بەو شێوازەی کەوا چاپ کرایە دەتوان ئیسفادەی زیاتر لێ بکەن و هەر لە کتابەکەی بارکۆدمان دانایە دەتوان لە ڕێگای ئەو بارکۆدانەی ناو کتابەکە بچنە سەر ئەو ڤیدیۆیانێکەوە لە ڤیدیۆیەکان ئاماژەی بە دەرسەکانماندایە و گرنگی وانەکان تێدا باسمان کردە ئینشاڵڵا تێبینی و ملاحەزەکان کەوا لەسەر ئەو کتابەی داهەبی سوپاس و ستایش بۆ خوای گەورە کەوا تەمەنی پێبەخشین توانیمان ئەم زنجیرەوانەیە بە کۆتا بێنین و ئینشاءڵڵا چەند زیادەش وەکو بابەتی کردداری و عملی لەگەڵ قوتابیەکانی خۆمان ئاماژە پێدەین و لە ناو کەناڵەکە دایدەنێن و لە زنجیرە بابەتەکە دایدێنین بۆ ئەوەی ئێوەش بتوان ئیسفادە زیاتر لە مەجلیسانە بکەن و ئێوەش مەجلیسی وا دروستکەن مادەم تۆ فێرە قورئان بووی و تۆ فێرە تەجوید بووی لە کۆتاوانە پێت دەڵێم فەرمودەیەکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم دە پێمان دەفەرمێت خەیڕکم من تعلم القرآن وعلمه باشترین و چاکترین کەس ئەوانن کەوا فێر بوون کەواتە تۆ مەرحەلەی کەمی فێربوونەکەت بڕی گەیشتێوانەی ئاخیر و فێر بووی بۆیە پێویستە لەسەر زەکاتی ئەم عیلمەی لێ بدەیت و خەڵکانی تریش فێر بکەیت بۆیە مەجلیس دروستکە لە ماڵی خۆت لە مزگەوتەکە لە هەر شوێنێک بە مۆبایل هەر زۆر ئاسانە ڕۆژانە هەفتەیەک دوو هەفتە دووسێ تەڵەبە هەر بە مۆبایل دەستیان پێ بدەیت با قورئان بۆ بخوێنەوە تۆ فێریان بکە بۆیە بابەر ئەم فەرمودەی خۆشەویستمان بکەوی کە دەفەرمێت خيركم من تعلم القرآن وعلمه. السلام عليكم ورحمة الله وبركاته.